ولا أبو حسن أشعري أول وشت حالبه أبو منصور ماتريدي أول يتجيشتوا ابن تيمية أول حالبه ابن القيم واضله أبو حامد غزالي واضله أبي ديك واضله هي زناي تشنية هرشي قطويتي هم اللي ورجيريه وكو إمام مالك رجع لخدمة قوري بيغمبر وصابه عليه الصلاة والسلام قتي كل يأخذ من قوله ويرد عليه إلى صاحب هذا القبر أما هم من ديلين كسيبه كردوا ناكين کەسێک دەمارگیرە بۆ زانایەک هەرچی ئەو گوتوێتی هەمووی بە سەلمێنرایی وەردەگرێ کە زانایان وان نەکردووە هەرگیز هیچ کەسێک نییە هەموو شتێکی لێ بسەلمێنرێ تەنیا پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەویش لەبەرەوەی کە معسووم بووە پارێزراو بووە لە هەڵا ئەویش لە هەڵەی ئیجتیهادیدا هەڵەی ئیجتیهادی هەیە جارێ وە پێی وا شتێک وا باشە بەڵام زۆرێکی دیکە باش بووە بەڵام دوای خوا بۆی ڕاست کردوێتەوە وەکو خوا دەفەرمێ عفى الله عنك لما أذنت لهم ما كان لنبي أن يكون له أسرى عبس وتولى أن جاءه الأعمى لچەندان مەوریددا هاتووە کەواتە ئێمە یەک ناونیشانمان هەیە بۆ ئیمان و عەقیدە ئەوی بریتێ لە عەقیدەی ئیسلامی عەقیدەی ئیسلامی ئەمجا ئەو زانایە لەو ڕۆوای تێگەیشتووە لەو ڕۆوای تێگەیشتووە بەڵام پایەکانی عەقیدەی ئیسلامی هێڵەگەشتەکانی هەمووی وحی خوای پەروەردگار نوختەی تێدا خستوونە سەرپیت و خوا سبحانه وتعالى نەک بۆ زانایان بەڵکو بۆ پێغەمبەریشی عليه الصلاة والسلام بەجێنێشتووە هەر بۆیەش فەرمایشتەکانی پێغەمبەر صلی لەو بوارەوە کەمن چونکە تەنیا تیشیان خستووە سەر هەندێشت کە ڕەنگە غموزێکی بەسەرەوە بۆ بێ تەمومبژێکی بەسەرەوە بۆ بێگە نەخوا هەموو شتێکی ڕوون کردوێتەوە لە ڕووی ئیمان و عەقیدەوە